سەربازی ون ئەم جارە باس لە کەسانێک دەکات کە لە ناو تیمەکانی ئاگەر کوژێنەوە وەک پاڵپشت ڕوبەڕووی مەترسیەکان دەبنەوە. بەشی ڕزگارکردن لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی بەشی ڕزگار بەشێکی زۆر فعالە. تەنها یەک بەش لە پارێزگاری هەولێر هەیە هۆبێ ڕزگارکردنەوە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی. ئەو بەشە بریتە لەوەی کاری ئێمە کاری ڕزگارکردنە، واتە تعریفەکەی ئەوەیە ئەو هاوڵاتیانەی کە گیریان خواردووە لە ناو باڵەخانەکان و یان هەر شوێنە گشتەکان کاری ئێمەیە بچین بەهانای ئەو هاوڵاتیانە ڕزگاریان بکەین. ئاگر سەرڕای سوودەکانی زۆر جاری ژیان دەکاتە دۆزەخ، ئەو دۆزەخەش بۆ مرۆڤەکان گەورەترین مەترسی دروست دەکات. کاری ئێمە زۆر قورسە و زەحمەتی و مەترسیدارە، بەڵام لە هەمان کات دەبیتن پیاوی ڕزگارکردن چەند سیفاتێک هەبیتن. یەک لە ڕووی جەستەی توابی لە ڕووی تەندروستی بەهێز بیتن و دەست پاک بیتن و متمانە باوەڕ پێکراوی لە لای خەڵکانەکە ئەو زە دەتوان ئەو کارە بکاتن لەبەی کارەکە زۆر قورسە. ئەو سەربازەونانەش تیمەکانی ڕزگارکردنن. ئەو پیاوانە بە ڕزگارکەری ڕۆحی مرۆڤەکان وەسف دەکرێن. کاری ئێمە پاراستنی خەڵکە بەرەو پیلی ئاگرێک ئەڕۆین خەڵکانێک لێ ڕاکە ئێمە بەرەو پیلی ڕۆین. ئامانجەکەی ئێمە ڕزگارکردنی هاوڵاتیان و خەڵکە. ئێمە سەرەتا هەر بەشێک بڵین ئاگادارکەرەوەی ژووری بزوێنی پێ دەڵێن ئاگادارکەرەوە. ئەو شوێنەی کە ژووری بزوێن ئاگادارمان دەکاتەوە بە ژمارە تەلەفۆنەکانی 125 ئاگاداری ئێمە کاتەوە. ئێمەش لەو کاتەیە بەهانای ئەو شوێنە ئاچین ئەو شوێنەی کە بۆمان دیاری کراوە ئاچین بەرەو ئامانجەکە. سەرەتای هەر ڕووداوێک لە ڕێگەی ژمارەی بەرگری شارستانی ئاگاداری تیمەکانیان دەکرێتەوە. دوایی پەیوەندی زەنگی ئاگاداری لێ دەدرێت و سەرجەم کارمەندەکان بەرەو ئۆتۆمبیلەکە بە خێرایی هەنگاو دەنێن. ئێمە وەچی بەشی ڕزگارکردن ئامانجمان ئەو شوێنەیە کە ئەو هاوڵاتیەی گیری خواردووە لە ناو بیرێکە، لە ناو مەسعەدێکە، لە ناو باڵەخانەیەکی بەرزە ئاگری گرت و ئاگر بەرەوکی گرتووە. هانا بۆ ئێمە دێنێ ئێمە دەچین بەرەو پیلی ڕزگاری دەکەین. سەربازی ون چیرۆکی سەختی و مەترسی و گیانفیدایە و پیاوانە دەجێڕێتەوە کە تیمی ڕزگارکردنی شاری هەولێرن باس لە ئەرکە سەخت و قورسەکانی ئەو تیمانە دەکەین. ئەوانە تەنها چەند خولەکێکیان لەبەردەستە بۆ بەهاناوەچوونی هاوڵاتیان لە کاتی هەڕووداوێک. ئەم پیاوانە چرکەیەک لە کاتی بەهاناوە چوون لایەن زۆر گرنگە. کاتێک کە هانا دێنن بۆ ئەوەی ئێمە بچین ڕزگاریان بکەین، جا ئەو هاوڵاتیە مردن بەرۆکی گرتووە هاوارەکات بۆ ئەوەی ڕزگاری بێت لەو بەشێکرێتی ئایا لە لافاوێکە، ئایا لە بینایەکی باڵەخانەیەکی بەرزە ئاگرێکی لە ژێرەوەیە لە چادەورەیەتی پێویستی بەوەیە کە پیاوانی بەرگریشتدارن پیاوانی هەو بە ڕزگارکردن بتوانن ڕزگاریان بکەن. کاتێک ئاگادارکردن لای ژووری بزوێن ئەچین بۆ شوێنی ڕووداو بۆ هاوکاری ئەو بەشەی ئەو شوێنەی کە لێتی. سەرەتا ناوچەیەک دیاری دەکەین بۆ ئەوەی خەڵک لێمان دوور بێت، دواتر بە گوێرەی ئەو هاوڵاتیانەی کە لەوێن ئەو خەڵکان لێوێن ئەو جور بەرگانەی کە لەبەرمانە تایبەت بە بەشی ڕزگارکردن ئەچین بۆ شوێنەکە ئامانجەکە دەنیشان دەکەین. ئامانجەکە چییە؟ ئاگرە، خنکانە، گیربوونی نەفرە لە سیارەیەکە لە ناو مەسعەدێکە ئەو کات ئەو پێداویستەی کە هەمانە بۆ نمونە مشارە، بۆ نمونە بڕینەوەی ئاسنی سیارەیە، بۆ نمونە دەرگاکردنەوەی مەسعەدەکانە، بۆ نمونە ئۆکسجین و کۆڵەپشتە بۆ ئەوەی بچینە ئەو ژێری ئەو شوێنەی ئەو کلەین، یاخود بۆ ئەو باڵەخانەیە کە دووکەر و شوێنی لی دیار نییە بەلایتەکەمان ئەچین بۆ شوێنە ئامانجەکەمان دیاری دەکەین، دواتر دەیپێچین بۆ ئەوەی سەر و ماڕی هاوڵاتیان ڕزگار بکەین. بە خێرایەکی زۆر ئامادەکاری دەرچوون و گەیشتن بە شوێنی ڕووداو دەکەن. لە ڕووداوە ناخەرجێنەکان چەند ڕۆژێک پێدەستە کاتێک کە چوینە شوێن و ڕووداوەکە قەنەعەتم پێ بکە ئەو هاوڵاتیانەیە کە گیریان خواردبوو وەکو ئەوە وابێت یعنی کە سیارەکانی بەرگری شارستانی خصوصەن هۆبێ ڕزگارکردنیان بینی دڵیان گەشاوە، دڵنیا بوون لەوەی مەرگ ڕێگریانە دەکات. ئێمەی بەرگری شارستانی بڕێگری دەکەین کە لە مەرگ ڕزگاریان بکەین. کاتێک بینی ینی ئێوە ناو جەهەنەمێکان بەو سولەمە چوین بۆ بەرەو پیلیان بە بەدڵی ئۆکسجینەوە قەنەعەتم پێ بکە وەکو گەشانەوەیەک ینی ترسێکی وایە لە دڵدا بوو، ترسەکە زۆر گەورە بوو لایوان، بەڵام ئێمە بە گفتو و لفتار شیرینەکەمان توانیمان قەنەعەتیان پێبینین. قەنەعەتیان نەکرد کە بێنە خوارەوە، قەنەعەتیان وایە هەستەکە کەوانە تەواو کۆتایی ژیانانێ. کاتێک کە چوین بۆ لایەن
پێم وتن ئێمەی پیایی بەرگری شارستان ڕزگارکردن ئەتوانین ڕزگارتان بکەین لەو دۆزەخەی کەتیان لەو جەهەنەمەی کە ئێوە تێدا هێنامانە خوارەوە لە خوارەوە وەکو بڵێ سوزدەی شکر بۆ ئەوەی کە خوای گەورە ڕۆی پێداونەوە دووبارە. هیمەتی پیاوانی بەرگری شارستان هیبەتی پیاوانی ڕزگارکردنە بەڕاستی دیمەنی زۆر ناخەژێم و کاتێک کە یعنی ئافرەتی تیابوو مناڵی تیابوو کاتێک ئەمان نەخوارەوە وایان هەستە کرد ژیانیان بۆ گەڕاوەتەوە. لە کاتی هەڕووداوێک بەرگری شارستانی لە ڕێگەی چەند تیمی جیاواز و ڕاهێنرا و دەچنە شوێنی ڕووداوەکە بۆ هەر ڕووداوێکیش تیمی پیاوانی ڕزگارکرد دەبنە پاڵپشتی هەموو بنکە و بەڕێوەبەرایەتیەکانی ئاگرکوژێنەوەی پارێزگای هەولێر کە چەندین یەکەی کاری جیاواز لەخۆ دەگرن. ئەو تیمانە تەنها تیمی پاڵپشتی ڕزگارکردنن لە شاری هەولێر کە پاڵپشتی سەرجەم بنکەکان دەکەن. دواتر با هەمانگی و هەرەوەزی کار دەکەن و هەنگاو دەنێن و ڕوبەڕووی مەرگ دەبنەوە. ئەو ڕووداوی بۆی دەچن سووتانی باڵەخانەیەکی بەرزە و زیاتر لە 3 هاوڵاتی لە 12 خێزان تێیدا گیریان خواردو و ژیانیان لە مەترسیدایە. هەموو تیمەکان بە خێرایی کار دەکەن. کاتێک کە ئاگادار کرانەوە لایەن ژووری بژێن لە دووڕە شوێنەکەمان بینی بەڕاستی یعنی دیمەنێکی تراژیدیایی زۆر ناخۆشمان بینی. دووکەڵا ئاگر یعنی ئەو دووکەڵا هەر هەمووی ژەهرە هەمووی ناخۆشیە هەمووی یعنی کێشەیە هەم بۆ ئێمە هەم بۆ هاوڵاتیەکان. بەڵام لە پێناو ڕزگارکردنی هاوڵاتیان ئەو مەترسیمان خستە سەرشانی خۆمان چوین بەرەو پیلیان ڕزگارمان کردن هێنامانە خوارەوە هەر هەمیان بەڵام بەداخەوە کە یەکێک لە کارمەند یەکێک لە هاوڵاتیەکان کە چوو بۆ مناڵەکەی خۆی ڕزگار کرد. ئاگادار نەبوو لەوەی کە ئێمەی بەرگری شارستان ئێمە پیا ڕزگارکردن خۆمان چوو بووین ئەو مناڵەمان دەرهێنا بوو ئەو ئاگادار نەبوو لەوە کاتێک کە چوین بەرەو بەداخەوە خنکا بوو بەڕاستی دیمەنێش تاراژیدایە. ئەوانە لە ئاسمان و زەوی بۆ لە قەوماوان دەچنەوە و ڕزگاریان دەکەن. لەو کارش ژیانیان لە مەترسیدایە و زۆر جار دەسووتێن و بە سەختی بریندار دەبن. ئەوەی پێداویستی ئێمە جلوبەرگە پەنجەوانەیە ئەو جلوبەرگەی کە پێویستە ئۆکسزینە کۆڵە پشتێکە کاتێک کە چوین بەرەو پیلیوان ئەوان هەر هاواریان بۆ ئێمە کرد ینی قەنەعەتم پێ بکە ئەو دیمەنە کە بەدەو باسێکەم فەرقی هەیە زۆر لەگەڵەوەی کە بەچاو ببینی هەنی دیمەنەکە تا ڕادەیەک ناخەژێنە تا ئاگر هەبوو ژەهر هەبوو مردن هەبوو جەهەنەم هەبوو هەموو شتێک بەرەو پیلی ئێمە داهات تەنها ئێمە بەرەو پیلی ئەو هەموو ناخۆشی و نەهامەتی ئاچوین ئەو نەفەرانە ڕزگار کران زیاتر لە 25 تا 27 نەفەر هێنانە خوارەوە ژیانیان بۆ گەڕاوە ئەوە ئامانجی ئێمەیە. هەموو کارە پڕ لە مەترسی ئامانجێک نانوەستێنێ کە شین و هاواری مرۆڤەکانە کە دەبینن چۆن هانایان بۆ دێنن. بێسڵکردنەوە دەبنە چەند بەش و هاوکاری پیاوانی ئاگرکوژێنەوە دەکەن لە بنکەکانی تر کە دانەوێت کۆنتترۆڵی ئاگرەکە بکەن. ئەوان دوو تیم پێک دێنن تیمێکیان بەناو باڵەخانەکە دانەوێت بچنە هانای لێخۆماوان بەشێکی تریان لە ڕێگەی پەیژەی دەستکرد بەرەو ئاسمان بەرز دەبنەوە بۆ ڕزگارکردنیاوانەی هاواریان بۆ دێنن.
ئەو کارە زۆر زەحمەتە هەر لە چۆنێتی بەکارهێنانی ئەو پەیژانە و هاوسەنگی لەگەڵ شوێنی وەستان تا ئەو کاری دەیکەن نەبێتە هۆی مەترسی لەسەر گیانی کارمەندەکان و ئەو کەسانی ڕزگاریان دەکەن بۆیە زۆر لێ هاتوو شارەزا و ڕاهێنراون لەو کارەی لە ئەستۆیان کردووە. پیاوانی ڕزگارکردن منفەسێک دەدۆزنەوە بۆ ئەوەی بگەنە شوێنی ئەو هاوڵاتیانە چ بە پێی پەیژەی ئۆتۆمبیلەکانی پەیژە واتە ئەو خەڵکانێک کە ژیریان خوارد لە هۆمەکانی سەرەوە یاخود بە پیادا هەڵدەستن بە خۆبەستنەوەی خۆیان و جلوبەرجی سەلامەتی پارێزراوە لەبەر بکەن لە ڕوو جزمە و خودە و ئۆکسیجین ئەو ئامرانە کە پیانە کەلپەنە کە پێویست دەکاتن لەگەڵ خۆیان دەبنە نهۆمەکان حتا ڕۆناکەرەوەشان دەبێت لەگەڵ بیتن ئیتر نهۆم دەچن بۆ پشکن و بزانن پێش جار بەزاری دەنگ بە جۆرێ دەنگ بزان چ دەنگەک دێتن چ هەستێک هەیە لەو شوێنە لەو مەمەڕانەیان لە ژوورەکان ئیتر دەچن بەهانایەن ئەگەر ئەو کاتە گەشتە شوێنی مەبەست یا ئەو هاوڵاتیان دیتەوە بزان چی بۆ دەکرێت ئەگەر لە ژیان ما بێتن ئەو کاتێوان ئامێری ئۆکسیجینان پێ هەناسەشی فراگوزەرای سەرەتایی بەسیتی بچوکی بۆ دەکەن. صبر کە دەڵێ پیاوی ئاگوژێنەوە واتە لە هەموو ڕوویەکە مەترسیدارە زۆر جار کارمەندانمان دەستنە و شوێنی ڕووداوەکە ئاگر دەبینن دووکەڵ دەبینن خەڵکانیش دەبینن هاوار دەکەن بەڵام ئێمە پێش هەموو شتێک دەبیتن چ بکەین بۆ سەلامەتی خۆمان دەبی بزانین ئەو شوێنە چی تایە چ مادە چی مەترسیدایدایە پێش هەموو شتێک کارەبا. هاوڵاتیان دیسان لێرە هاوکارمان نابن دێنە بەردەست و پێمان ئیشەکان ینی ئیشەکەیمە زۆر خەتەرە لە بۆی بەرزاییەکەی زاروێ 30 مەترە 40 مەترە حتا 50 مەترمان سیارەکەیمە ئەوەندە برندن بە ناچارین ئەمە ئیشی خۆمان هەم ئاگامان لە خۆمان بی هەم ئاگامان چکەمە زیاتر سەلامەتیمە لۆ سەلامەتی هاوڵاتیەکەیە کە ڕزگاری دەکەین لە بۆی ئەو کابرایە کەسی نییە بێتن یارمەتیدا لە غەیریمە زیاتر. پاش ئەوەی نەفەرەکان هات نەخوارەوە ڕزگارکەران ئێمە تیمی فریاگوزاریمان هەیە هەل لە هۆبەکەی خۆمان سەرەتا ئەو شوێنانی کە سوستانێکی بەسیتە یاخۆ تەنگە نەفەسیەکە بۆیانەکەین دواتر ئیسحاب دێت سارێ فریاگوزاری لەوان ڕەوان دەکەین بۆ نەخۆشخانە بە زۆترین کات ئەو شوێنی ئەوان دەگەین دواتر پشکین دەست پێ دەکات پشکنین چییە؟ پشکین ئەو شوێنانە ئایا بزانین نەفەری تیاماوە ئایا سەر و ماڵی هاوڵاتیان لێ پارێزراوە ئایا ئاگریتیانە ئایا ئەو شوێنە دووکەڵە نەفەریتیایە ژوور بە ژوور قەنات بێ بکە ئێمە خۆمان و ئەفسەرەکەمان چوین ژوور بە ژوور ئەو بینایان هەمووی کامل گەڕاوین تاوەکو دوا لە ئەزە و دوا پێشات هەمووی دڵنیا بووین ئەو کات لێمان گەڕاوە کارمەندی تر بچیتە ژوورەوە بۆ ئەوەی ئاگرەکەی کەماوە یاخود کۆنتڕۆل کراوە دەرگا و پەنجەرەکان هەموو کراوەتەوە هیچ ژەهرێک نماوە هیچ دووکەڵێک نماوە هیچ مەترسیەک نماوە لەسەر گیانی کارمەندان و هاوڵاتیان ئەو کات ڕێگا دراوە بە خەڵکانی تر بچن. كسي ليه جوري كسي ليه كسي ليه لا خفاضة كسي ليه لا تبشنو ئێمە کە باسی ڕووداوە دەکەن زۆر زار ئێمە کە نیدامان بۆ دەکەن لە شوێنێ ئاگرە یاخود با بڵێن ڕووداوی خنکاندنەیە یاخود گیریان خواردنە ناو مەسعادەکان ئێمە کە دەچین نازانین بەڕاستی یعنی پاشان کە دەچنێ شوێنەکە تەوقعاتی زۆر شت دەکەن زۆر جارێ تەوقعاتەکان دەگۆڕێتن شتی مفاجئات دێتن. تەنها ئومێد و دۆستی نزیکە و پیاوە نامێریەوە کردین و کەلوپەلەکانی سەلامەتیە. ئەو تیمە بەڕاستی تیمێکی تۆکمەی کە تیمێکن بەڕاستی سەربازی بوونن کە هەموو ئەو کارە قورسانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە لە ڕووداوەکان ڕووداوە نەخوازراوەکان ئاگرکەوتنەوە ڕووداوی هەستانی ئاو و فەیزاناتە ڕوودانی کەوتنوی لە با بڵێن کەوتنی باڵەخانەیەکە
ئەو تیمە خۆنەویستانە کە تیمێکی زۆر تۆکمە و زۆر شارەزان بەردەوام لە ئەرکدانە لە خوا نەخواستە لە حالەتێکی کە کارەساتێک دروست دەبێت ئەو تیمە بەهانای ئەو هاوڵاتیانەوە دەچن کە ڕزگاریان دەکەن. بۆیە لەلای ئێمە ئەو تیمە تیمێکی زۆر گرنگە و گرنگی خۆشی هەیە بۆ بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لەسەر ئاستی پارێزگای هەولێر. ئەو پیاوانە هیچ پلە و پۆستێکیان نییە و لە هەموو ڕووداوێک لە ناو ئاگر شەڕی دامرکاتنەوە و ڕزگارکردنی مرۆڤەکان دەکەن. ناترسن، ئامانجیان ڕزگارکردن و بەهاناوە چوونە. ماوەی 8 ساڵە لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی لە تیمە ڕزگارکردن کار دەکەین. لە کاتی کارکردنمان زۆر جاران تووشی ڕوبەڕووی مەترسی گەورە دەبینەوە. ئەو ڕوبەڕوانەی ئەو مەترسیانە کە ڕوبەڕوومان دەبێتەوە ترسناچەکانیان ئەوەندە زۆرە، بەڵام لەبەر پاراستنی جانی خەڵک و ڕزگارکردنی خەڵک ئێمە ئامادەیمان تێدایە خۆمان بخێنە بەردەم هەموو مەترسێک بۆ ڕزگارکردنی جانی خەڵک و پاراستنی مالی خەڵک. ئێمە ڕۆژانە چەندین ڕوودامان دێتە پێش. یەک لەو چیرۆکانە کە سووتانی ئەم باڵەخانەیە بوو زۆر بەداخەوە بووە هۆی گیان لە دەستدانی کەسێک زۆر دەمتون بن بەو حالەتە. زیاتر لە 12 ساڵە لەم کارە بەردەوامم و زیاتر بەڕاستی ئیشیمە ئیشێکی زۆر زەحمەتە و ڕۆژانە ڕوبەڕووی مەرگ دەبینەوە. زۆر جار هەیە سەخمە بەسەدار و خاوە، زۆر جار هەیە دیوار هاتە خوارێ و زۆر جار هەیە دەچینی ناو دووکەڵە ئەو دووکەڵە هەموو ژەهراویە. بەڕاستی مردن بە چاوی خۆمان دەبینین و زایدەن ناخۆشی کارەسات زۆرمان بەسەرداهاتیە و شتیمان زۆر ناخۆشتیتە، بەڵام ناخۆشترین شت ڕووداو کە بینیم یەک لە شقەکان بوو لە هەولێر باڵەخانەیەک بوو، چەند عایلەشتیدا بوو، عایلەکانمان هەموو ڕزگارتە تەنها منداڵێک ما بوو. ئیدی کە منداڵەکەشمان بەڕاستی هەتا ڕزگارمان کرد زۆر پێوەمان دیبووین، یعنی کەم ڕزگاریشمان کرد بەڕاستی داک و باوکی زۆر غەمبار بوون، بەڵام کە ئێمەیان دیت و زایدەن کە منداڵەکەمان ڕزگار کرد زۆر دڵخۆش بوون. بەڕاستی عین ڕۆژانە کارەی زۆر زەحمەت دەکەین، یعنی ڕۆژی وایە دەردەچین ماڵە، یعنی باڵەخانەیە زۆر ناخۆشایانی دەبینین دیوارە دادەڕمێت، ئەو ئاسەوارەیە دەبین کە وێرانە سوتایە چەندەها کەس لێرە بووە هەموومان ڕزگار کردیا. بەڕاستی زۆر زەحمەت بووە. ئێمە کەم و کوڕیمان زۆرە هەرچەندە باسکەن کەم نابی، بەڵام ئەوەش بۆمان کرایە بە پێی توانە کرایە، بەڵام خۆشتان دەزانن ساڵ بە ساڵ سیستەم دەگۆڕێت، تەکنەلۆجیا دەگۆڕێت، شی تازەتر دێتە ئارا. تشت تاز ئەمە ڕۆژانە مەسەن تەمشای وڵاتانی دنیای ئەو دنیای تر دەکەین لە سۆشیال میدیاکان تەمشای یوتیوبوانە دەکەین، شتی تازەتر دەدێت. کۆمپانیەکان منافسەی یەکتر دەکەن لە کەلوپەلێک لە مەسایلی سەیفتی بۆ سەلامەتی بۆ کارمەندەکانمان شتی تازەتر دێ. بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار داواکاریش داوات بەرز دەکەنەوە، بەڵام ئەوەندەی کە لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماکراوە، بەڵام لە هەمان کاش هەر کار دەکەین ناوەسین و بە بەردەوامیش ئێمە کاری ئێمەیە ئەوە. ئەوە 12 عایلێک تێدا بوون. تەمان ئاگرەکە لە خوارەوە لە کۆگایەکە سەلاجە ئەو شتانە دروست بوو، بێگومان بەس دووکەرەکە زیاتر تەسیری لەسەرەوە کرد. ئەو عایلانە کاتی ئاگرەکە بوو جەماعەتی ئینقاز بەڕاستی دەستیان خۆشبی بە فریایان کەوتن لە وەختەشی وە هاتن، ینی پێشی ئەوەی خوانەخواستە کارەسات وەڵەو کارەساتێک بوو، بەڵام الحەمدولله باش بوو، ینی تقریبان 20یان ڕزگار کرد. بەڕاستی جێگای دەستخۆشینە، ینی وەکو پێشمەرگەی ونن ئەوانە، یعنی ئەوەی ئەوانە کردیان بەڕاستی وەسف ناکرێت. الله أكبر الله أكبر.
یەکێک لە دیمەنەکان لە گەڕەکی ئیسکان بوو چوینە ژوورەوە مناڵێکیان لە دەرەوە بوو دایکەکەەوە دیارە ئاگری لە خۆی بەردابوو لە ژوورەوە لە حەمام بوو دەرگاژە زەخۆی شیشدا بوو کاتێک کە چون ئاگرەکەت زۆر زەخم مناڵەکە لە دەری هاوای دەکردی گۆتە ئێمەی بەرگریشتان پیاوان یاکوژێنەوە تخوا مامەژیان دایکم لە ژوورەوە یە بڕۆ بێن ینی بەڕاستی دیمەنەکات زۆر ناخەژێم و بینە پێش چاوی هەر یەکێکە لە ئینسانەکانی دایکم لە ژوورێ تخوا بۆمی دەربێنن یعنی بەڕاستی زۆر کاریەکەن ینی ئێمە جێمانەداوای ئاگرا ژارە بینا دەڕخی باڵەخانەکەیە هەنی جێمان لە هیزنەوە بوو تەنها و تەنها ئامانجی ئێمە بوو دایکە دەرین بەداخەوە کە دەرشمانە دایکە لە ژوورەوە وەفاتی کردبوو. لەو کارە ڕوبەڕووی زۆر مەترسی دەبنەوە لە ڕوخان و داڕمانی دیوار و سەقفی باڵەخانە و تەقینی غاز و مەترسی کارەبا. ئەوەی هاوکارەکانم ئەوەی برا و پاڵپشتەکان کاتێک دێکەن لە پیشەکەی خۆمانە ئەو هێزە و ئەو توانێ ئەوان بەکاری دێنن ئەو پاڵپشتی ئەوان شایەنی دەستخۆشی و سوپاس و پێزانینن ئەوانە ئامادەن مەرجی خۆیان دابێنن لە پێناو سەروەتی هاوڵاتیان ژیانی هاوڵاتیان ڕزگارکردنیان ئەمانە بەڕاستی پاڵەوانن بەڕاستی سەربازن بەڕاستی سەربازی ونن ئەم کارمەندانە و ئەم پیاوانی ئاگژێنەوە بەتایبەت هۆبێ ڕزگارکردن. ئیدی دوای چەند کات ژمێراگرەکە کۆنتترۆل دەکرێت و زیاتر لە 27 هاوڵاتی و 12 خێزان لە مەترسی خنکان و مردن ڕزگارکران. ئەم پیاوانە بەشداری سەدان ڕووداوی جۆرا و جۆریان کردو و گیانی سەدان کەسیان ڕزگار کردووە. ما پاڵپشتی ئێمە هەم دەستخۆشیانێ دەکەین هەم سوپاسیان دەکەین ماندیونە بن پێیان بڵێن لە هەمان کاتیشدا لە ڕووی معنەویە و لە ڕووی مادیەوەش ئێمە بەردەوام لەگەر بەڕێوەبەراتی بەرگری شارستانی هەولێر کەوا کەم کوڕەکانیان هەبێ ئاراستەی ئێمە دەکەن لە دابینکردنی با بڵێن گازە لە دابینکردنی سیانەی ئۆتۆمبیلەکانیتیان لە ماوەی ڕابردوش ئێمە لەگەر دەست بەکاربوونی کابینەی نوێ و لە هەمان کاتیشدا لەو ماوەی ڕابردوو ئێمە داوای ئەومان لیان کردووە کەەوە چ کەم و کوڕێکیان هەیە لە ڕووی ئامێرەکانەوە لە ڕووی پێداویستی کە هەیەە چکە ئەو بەڕێوەبەراتیە تەنها ئەو تیمە کە کاری دەکە بەڵام چەندین تیمی تریشی هەیە کە لەگەر ئەوان شان بەشانی ئەوان لە خزمەتی شاری هەولێرن لە زۆر شوێنی تر بۆ نمونە کارەساتێک لە شاری مووسڵ دروست بوو ماوەیەک پێشێستا داوایان کرد لە بەرگری شارستانی هەولێر کاوە بەهانای شاری مووسڵەوە چوون بۆ شاری دهۆک زاروەیە دەچن بۆ شاری سلێمانی دەچن بۆ شاری کەرکک دەچن کەواتە ئەو تیمە تیمێکن وەکو باسم کرد کە تیمێکی زۆر ئەکتیڤن زۆر چاڵاکن کەوا ئێمە سوودێکی باشیان لێ دەبین لە شاری هەولێر. زەحمەتەکانی ئێمە ئاستەنجی ئێمە زۆر زۆرە لە کاتی لە ڕووداوەکانە سەرەتا تۆ هاوینان جلوبەرگێکت لەبەرە جلوبەرگەکە خۆی گەرمە خۆی ئەستورە دژە ئاگرە باشە ئەو خودە و ئەو زمە و ئەو کۆڵە پشتەی لەبەر یەکەیت زیاتر وەزن لە 30 کیلۆ تاوەکو 35 کیلۆیە باشە ئەو جلوبەرگە ئەو کۆڵە پشتەی کە لە پشتە ئەچیت بۆ شوێنێک ئەو شوێنێکی ئاسایی نیە تەخت نییە لە بەردەم تاوە گوڵڕێژ نەکراوە بە ئاسانی بچی بێتەوە تۆ مناڵێنتە دەرەوە تۆ گەورە گچکە بەتەمەن بێتەمەن قەڵە و لاواز ئەمانە هەمووی کێشە و زەحمەتیە سەرەتا دەبێت خۆت و پارێزی ئەو جەم ئینسانە کە خۆت پارات و ئینسان بەڕاستی زەحمەت و ئازارێکی زۆریە. شەو ڕۆژ دەبێت چاوکراوە و ئامادە بن چونکە ڕووداوەکان کات و سات نازان و دەبێت هەموو کات لە ئامادەباشی دابن. سەدان کەسیان لە خنکان و سووتان و مردن ڕزگار کردووە زۆرترین ئەو ڕزگارکراوانە منداڵ و ئافرەتانن. کاتێک ئەزینە شوێنەکە ئەو خەڵکی لە چادەورەیە لەوانەیە خەڵکانێک لە بەغەم خۆری بیت لەوانەیە خەڵکانێک یعنی قەنعان تۆ لە باتی بێ هاوکاری پیاوانی بەرگری شارستەکانی دێ مۆبایلەکە دەکەیت تەسوورەکەیت یعنی ئەوە زۆر ناخۆشە بەڕاستی بەردەستت دەگرێت لێ ناگرێت ئیشەکە بکەیت یعنی هەموو دەبتە دەمەڕاستت بەڕێز زۆر سەیرە
کاکە ئیشەکەی تۆیە کەوایە کە باشە تۆ ئیشەکە ئازانیت ئیشەکەی جەنابتە بۆ بانجی من دەکەی بۆ خۆت کاری ناکەی بۆ خۆت هاوکار ناویت دەلێ مانگەرە باشەکەی خۆم بکەین قەنعاتم پێ بکە گەورەترین کێشەیەمە ڕێگاوبان ڕێگەنەدانی سیارە لە کاتی کەچین بۆ شوێنەکە دوو هاوڵاتیانی لەو شوێنەدان ئەوانە بەڕاستی ئاستەنجی بەردەمی ئێمەن ئەو دوو هۆکارە زۆر ئەساس ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لەو ماوەیە کە با بڵێن حالەتێکی ئاگرکەوتنەوە لە باڵەخانەیەک ڕوویدە لە ناو شاری هەولێر کە ئەو تیمە لە بەرزاییەکی چارنەهۆمی نزیکەی 25 کەسیان لە منداڵ و ژن و گەنج ڕزگار کرد لەو باڵەخانەیەکەوە بەداخەوەی کە لەوانە گیانی لە دەستدا لەبەر خنکانی بەدووکەڵی ئاگرەکە بەڵام ئەگەر ئەو تیمە نەبان ینی جوامێرانەی ئەو تیمە نەمان خۆنەویستی ئەو تیمە نەمان لەوانەیە چەند کەسێکی تریشمان لە دەستدا لەو باڵەخانە. دیاری بەرنامەی سەربازی بن لە کوردستان 24 پێشکەشە بە تیمی ڕزگارکەر لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی هەولێر.